ڕۆژنامەی دیفڵت ئێڵمانی لە راپۆرتێکی داشکرای کردووە دوو بازرگانی ئەڵمانی سۆفتوێرێکی سیخوڕیکردنیان بە ناوی گالیلۆ لە ڕێگەی دوو بازرگانەوە کە ناوی ڕاوێژکاریان لە خۆیان ناوە لە ژێرناوی نێنی سۆفتوێری کۆندۆر بە ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان فرۆشتووە. کارەکەش لە سەر داوای ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستانەوە لە 29 مانگی حوزێرانی ڕابردوودا ئاراستەی دەستگای هەواڵگری دەوڵەتی لۆکسمبۆرگ کراوە و دواتریش دوو بازرگانی ئەڵمانی کاوانیش سیمۆن تیۆس و کلاوس ڤایگمانن لە ڕێگەی کۆمپانیای ئینتێک سۆلیشن کە بنکەکەی لە هەرێمی باڤاریایە لە ئەڵمانیا پرۆگرامە سیخوڕیەکان بە هەرێم فرۆشتووە. دوو بازرگانەکەش لە بنەڕەتدا پرۆگرامەکان لە کۆمپانیایەکی ئیتاڵی لە میلانۆ بە ناوی هاکینگ تیمەوە کڕیوە و هەردووکیشیان بوونە تاڵقەی پەیوەندی نێوان ئاسایشی لۆکسمبۆرگ و ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و گرێبەستێکەشیان لەگەڵ کەسایەتێک لە هەرێمی کوردستان بە ناوی خەسرە و وەسمانی امزا کردووە. نرخی پرۆگرامی سیخوڕی کۆندۆر کە لە دوورەوە کۆنتڕۆڵ دەکرێت 200,000 یۆرۆ و خەرجی ساڵانەشی لە ئەپدەیتکردن و کاری چاکسازی دەگاتە 50,000 یۆرۆ. ڕۆژنامەی دیڤڵت ئێڵمانی کە راپۆرتەکەی لە 15 مانگەدا بڵاو کردوتەوە ئاماژە بۆ دەکات خودی کۆمپانیای ئیتاڵیەکە لە 8 مانگەدا دووچاری هاکردن بۆتەوە و بە هۆیشەوە 400 گیگابایتی پڕ لە بەڵگە و دوکومنتی تایبەت بەکاری کۆمپانیاکە ئاشکرا کراون و 1 ملیۆن ئیمێلی کۆمپانیاکەش لە سایتی ویکیلیکسدا بڵاو بۆتەوە. بەپێی بەڵگەنامە ئاشکراکراوەکانیش دەری دەخەن کە و کۆمپانیای ئیتاڵیا بەرنامەکانی سۆفتوێری سیخوڕیکردنی فرۆشتۆتە چەندین وڵاتی نادیموکراسی وەک ئەسیوپیا و کازاخستان و بەنگلادش و سۆدان و میسر و ئۆزبەکستان و سعودی و رووسیا. بۆ مەبەستەش بەردەوام بۆ فرۆشتنی کاڵاکان بازرگانیان لە دەرەوەی کۆمپانیەکان بەکارهێناوە. بەوتەی دەیڤد ڤێنسرێسی بەڕێوەبەری کۆمپانی هاکینگ تیمی ئیتاڵی سۆفتوێری سیخوڕی گالیلۆ یان کۆندۆر تەنها بۆ کاری مادەنی و بەپێی یاسا خۆجیەکان بەکاردێنرێ و لا گرێبەستەکەی نێوان ئەنجومەنی یاسایی شێرێم و ئاسایشی وڵاتی لۆکسمبۆرگیشدا تاکید کراوەتەوە کە ئەو پرۆگرامە بۆ کاری سەربازی بەگشتی و بواری چەکی ئەتۆمی و کۆمەڵکوژی بە تایبەتی نابێت بەکاربێنرێت. هەرچەندە کۆمپانیەکە لە ڕێنمایەکانیدا مافی فرۆشتنی پرۆگرامەکە تەنها دەداتە دەوڵەتان بەڵام پێدەچێت فرۆشتنی بەرنامەکە بە هەرێمی کوردستان کێشە نەبوو. ئەوکە دەیڤد ڤینزێتی بەرگری لە کۆمپانیەکەی خۆی کرد و ڕەتی کردوتەوە کۆمپانیەکەی یاسای قەدەغەکردنی هەناردەی پێشێل کردبێت وتیشی ئەوان چەک نافرۆشن و کاتێکیش بۆیان ئاشکرا بوو کە ئەسیوبیا ئەم پرۆگرامە بۆ سیخوڕیکردن بۆ سەر و پۆسۆنی وڵاتەکەی بەکاردێنێ دەست بەجێکاری خزمەتگوزاری پرۆگرامەکە بۆ وڵاتە ڕاگیرە. لە قوبرسی ژۆ پرۆگرامە کێشێکی گەورەی ناوەتەوە چونکە بەپێی یاساکانی وڵاتە کاری سیخوڕیکردن قەدەغەیە. هەر بۆیە ئەندریاس پێنتارە سەرۆکی دەستگای هەواڵگری قوبرس دەستی لە کارکێشایەوە.